من وەکو کوردێکی باشوور دانوشتی منتیقەی برادۆستم ڕژێمی تورکیا چەندین ساڵە نەک لەگەر کوردی باشوور بەڵکو دژمنی هەر چاپارچەی کوردستانە بە تایبەتی پەکەکە ڕاستەکە پەکەکە کووردە بەڵا کورد هەر کووردە ئێستا تورکیا فەرق بەوەی ناکە بڵێ ئەوە پەکەکەیە ئەوە پارتیان ئەوە یەکێتی هەر حەزبێک بیتن تەنانەت پەکەکە تورک هەموو کوردێک وەکو پەکەی دەخوێنیتەوە شەرتینە بڵێ وەڵام دژمنی پەکەیمە نەخێوان نیە چەندین ساڵە دژمنایەتی گەلی کورد ئەکاتن لە هەر چار پارچەی کوردستان ئێستا نەکەشە ڕژێمی تورکیا عسکەری هینایتە منتیقەی بەتایبەت دەڤەری برادۆست ئەوە چەندین جارە هاوڵاتی مەدەنی ئەکاتە ئامانج بۆ نمونە قەندیل ماڵێکی تەواو یعنی خێزانێکی تەواو 3 شەهید و 6 برینداری لێکەوتەوە ئامانجی تورکیای تەنانەت پەکەکە نیەت ئامانجی تورکیای داگیرکردنە بەڵام حەیف هەرێمی کوردستان تاکوی ئێستانەکە هیچ یان لێدوانێکی وای نەبووە کە بڵێ دڵخۆشکەر بیتن نەک تەنها بلۆ باشووری کوردستان ئەبوو وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە بڵێ من حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو وایە ڕێی خۆی دەربڕی باە چەندین ساڵە تێگەی لەو بارەوە قسەی بکرد باە تێگەی سەبارەت بە جەیشی تورکیەکە هاتێ هەرێمی کوردستان داگیر کردووە و داگیرکردنە ئەوە ئەمن ناڵێم ئەوە ئۆپراسیۆنە بێتن ئۆپراسیۆنی خۆی بکات و بگاتەوە نەخێرەوە ئۆپراسیۆن نییە ئەوە داگیرکردنی کوردستانە نەخەر لە باشووری کوردستانش ئەوێتن هەر چاپارچەی کوردستان تەنها کورد لێ ناوباتن تەنها ئامانجی پەکەکە نییە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی هەبی بەرامبەر بەو لەشکر کێشەی کە هاتینەوە هەرێمی کوردستان بە تایبەتی دەڤەری برادۆست دەبەرە برادۆست ناوچەیەکی مەحەرەمە ئەمە بەبێ ساحێبی ئەبینین لەبەوەی ڕۆژێ ئەمە لە شیوانەی نەتوانین بچینە دەرێ ئەمن سواری ئەو سەپشتە ئەو هەستبەی بووم چوومە ئەو سیای ئەو تیارە هاتە سەرێ من یعنی نەمزانی چ بکەمێ ئەمە نەسیلاحم وێ بوو نەچ جیهازم وێ بوون باشە ئەو تیارەیە ئەمن کابرایشی فەقیر ئەو تیارە لۆ لە تورکیا ڕاتێلێ لە سەری هاوڵاتێکی ئەسوڕێت ئەگە ساحێبی هەبیە کوردستانە دەبی ئەو مەسوولانە ئەو سەرۆکانە هەر لە خۆ بپرسنەوە دی ئەمە چینە لێرە ئەمە شەعبەکی کوردی نینە لێرە دەبەرەکی کوردی نینە لێرە ئەمەش پێ خۆشە ئەو دێمە ئارام بیت و بەسەر بەرزی لێ بژین و سویستانن هەبی گەرمیانن هەبی ئێستا من مێشم لێرە نەوێرم ببەمە کابرابێ مێشێ نەخۆ بردن سویستانن لەوێ تیارەی لێ دەبە ماڕێ خۆی بەمەوێ لەوێ بە سارۆ خۆشێکەوە بێ لەوەی چە کرد کاکە هەردێ خۆیتم حدودێ خۆیتم سویستانی خۆیتم کوردستانە خۆیتم لە تورکیا ڕاتێ لە ئیرانە ڕاتێ لێرن تادای لێکیان کوژی و دووسێ ڕۆژەکەن هادێ خەرەبووش وکەنەوە دەشتەشی دایک و بابا گاسەکەن وەرە دەشتەشی دەینە کوڕێت و